گیان 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 ئاها بە کلکی ئەم تەیرە ئەمەنە ئەبێ گیان 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 ئەم تەیرە بەپڕ سەرقاڵی ئەنجامدانی یاری ئەیگیان ئەیگیانن کە یاریەکی کوردەواریە و بەشێک لە هاوڵاتیانی گوندی چرۆسانە لە فستیڤاڵی یاریە کوردەواریەکان ئەنجامی دەدەن. ئاها بە کلکی ئەم تەیرە ئەمەنە ئەبێ گیان 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 ئەم تەیرە بە پەڕ و پۆوە بە پەڕ و پۆوە ئەمەنە ئەبێ گیان گیان کاکە گیان قەلانجەیە کۆترێ کەنەسمەیە ئەرە وەڵا لیاندا ئەرە وەڵا لیاندا لیاندا دەی لەسەرە ئەرە وەڵا کاکە جاری کاتی زمانی زوو ئەلبەتە تەلەڤیزیۆن نەبوو خوێنەواری نەبووە کە لە مەکتەبە ئەمانە ئاشنا بکەن بڵێن کاکە ئەم تەیرە فڵان تەیرە باپیرانی ئێمە چیان کردووە هەساون لە ڕێگەی ئەم یاریەوە تەیرەکانیان باڵندەکانیان بە نەوەکانیان ناساندووە کەسێکی پیر کەسێکی بەتەمەن کەسێکی زانا و تەیرناس و یعنی دنیا دیدە زیاتر لە هەمویان چۆتە ناویان ئەم یاریان بۆ دانا هەم یاریەکە چێژێکی خۆی هەیە هەم لە ڕێی چێژی یاریەکەوە ئێمە توانیمان چەند باڵندەیەک بناسیێنین بەمانە. لە ناو یاریە کوردەواریەکاندا چەندین یاری تایبەت بە خانمانی ژەن یەکێک لەوانە هەڵماقووە کە خانمان ئەنجامی دەدەن. هەڵساوین بە کردنی یاری هەڵماقۆ کە ئەم یاریە بە 5 بەرد ئەکرێت بە 5 بەرد ئەکرێت و دووش ئەتوانین لەسەر یەک بین ینی بە 4 نەفەر ئەکرێت ئەم یاریە یارێکی کۆنی کوردەواریە کە جاران زۆر ئەم یاریە گەنجان و ئافرەتانی ئەوسا زۆر ئەم یاریەیان کردووە. کۆلێجی پەروەردەی وەرزشی زانکۆی هەڵەبجە بە ئامانجی زیندووکردنەوەی ئەم یاریانە فستیڤاڵێکی ڕێخست کە تێیدا ژمارەیەک لە یاریە کوردەواریەکان ئەنجام درانەوە. زیندووکردنەوەی کولتوری کوردیە لەو یاریە و لەو وەرشانەی کە کوردەکان یا ئەوانەی پێشووی ئێمە ئەنجامیان داوە ئێمە هەڵساوین لێرە زیندومان کردەوە بە خۆشحاڵیەوە زانکۆی هەڵەبجە یەکەم زانکۆیەکە و جهتێکی ئاکادمی هەڵاسیە بە زیندووکردنەوەی ئەم وەرشان. بەڕاستی داهێنانە بیرۆکێکی جوانە ئەسڵان بۆ ئێمەش کە بۆ منە تەمەنێکمان بەڕێ کردووە خۆشە ئەو بیرەوەریانەمان بیرێتەوە لەوانەیە کۆمەڵێک یاری تیاابێ ئەسڵان من نەزانم چییە کە پێش من باو باپیرانی ئێمە کردویانە بەڕاستی من پێی خۆشحاڵە بم. لە کۆندا و لە هەرێمی کوردستاندا لە شەوانە و کۆبوونەوە کۆمەڵایەتیەکان و بۆ نەگشتیەکاندا بە گشتی ئەم یاریانە ئەنجام دراون بەڵام ئێستا بەشێک لە یاریەکان بەرەو لە ناوچوون چوون و بەشێکیشیان لای هاوڵاتیانی ئەم سەردەما نامۆ بوون. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە.